سڵاوی خواتان لێ ببینەرانی بەڕێز من دکتۆر کارک فازل پزیشکی پسپۆڕی هەناوی هەوڵێم ئینشاءڵڵا لە چەند دەقەیەکا بتوانم کە باسێکی نەخۆشی سکچوون و ڕشانەوە بکەم کە ئێستا لە شاری سلێمانیا بڵاو بۆتەوە. سەرەتا نەخۆشی سکچوون و ڕشانەوە بریتە لە نەخۆشیە کە ئەبێتە هۆی زیادبوونی دەرچوونی ئیفرازات لە ڕێی پیساییەوە و ڕشانەوەی بەردەوام. ئەم نەخۆشیە سەبەبی زۆرە، هۆکاری زۆرە کە ئەگونجێ هۆکارەکان بە پێی علمی ئەگەر بێت و پۆڵێنی کەین گەلێک هۆکارمان هەیە بۆ ئەم نەخۆشیە، بەڵام ئەوی ئێمە مەبەستمانە باسی کەین توشبوونە بەهۆی بەکتریایەکە یان بەهۆی ڤایرۆسێکەوە. ئەوەی کە ئێستا لە شاری سلێمانیا بڵاو بۆتەوە بریتە لە نەخۆشی سکچوون و ڕشانەوە بەهۆی میکرۆبێکەوە، جا ئەگونجێ بەکتریا بێ یان ڤایرۆس بێ. تەبعاً ئەم حاڵەتی کە ئێستا بڵاو بۆتەوە ئەبێتە هۆی ڕشانەوەیەکی زۆر، سکچوونێکی زۆر و کەسەکە بە شێوەی لە ماوەی ڕۆژێکە بۆ 2 ڕۆژە ڕێژێکی زۆر ئاوی لەدەست ئاوی جسمی لەدەست ئەیە و ئەبێتە هۆی وشکبوونەوە. تەبعاً لە دروستبوونی وشکبوونەوە اینجا ئەنجامە خراپەکانی نەخۆشیەکە دەرەکەوێ کە بریتە لە سزبوونی گورچیلەکان، دابەزینی زەخت، زیادبوونی ڕێژەی هەوکردن لە لەشی توشبووەکەدا. ئەم نەخۆشیە کە ئێستا بڵاو بۆتەوە ئێمە وەکو نەخۆشخانەی سمارت ئەو نەخۆشانی کە بینیمانن چەند پشکنینێکمان بۆ کردوون کە یەکێکن لە هۆکارەکانی نەخۆشی سکچوون لە مەوسمی ئێستامانە. ئەم پشکنینانەمان کردووە و بۆمان دەرکەوتووە لە هەنێ لە ڤایرۆسەکان کە فەحسمان بۆ کردوون وەکو ڤایرۆسی ڕۆتا، وەکو ڤایرۆسی ئەدینۆڤایرەس، وەکو ڤایرۆسی کۆرۆنا فەحسمان بۆ نەخۆشەکان کردووە، هیچێک لەمانە دەرنەچووە. لەبەرەوە ئێمە گومانەکەین زیاتر حاڵەتەکە بەرەوە بڕوا نەخۆشیەکی بەکتریایی بێ کە نەخۆشی بەکتریایش سەبەبی زۆرە دیارە بۆ توشبوون بە سکچوون و ڕشانەوە. لەناو ئەم نەخۆشیە بەکتریایانە بەهۆی مەوسیمەکەەوە ئێمە گومان لە چەند حاڵەتێکەکەی وەکو حاڵەتی کۆلێرا یان حاڵەتی بەکتریایەک هەیە بە ناوی بەکتریای کۆمپایلۆبەکتەر کە ئەویش تووشی حاڵەتی سکچوون و ڕشانەوەمانەکە. وەکو نیشانەکانی بەڕاستی کە پێویستە خەڵک هۆشیار بێ سەبارەت بە سکچوون و ڕشانەوە لە مەوسیمی هاوینا کێشەکەمان ئەوەیە خەڵک ڕێژێکی زۆر ئاو لە دەستەیە بەهۆی عارەقکردنەوە و بەهۆی سکچوونەوە کە چەند جارێک دووبارە ئەبێتەوە کە چەند جارێک ئەڕشێتەوە لە ماوەیەکی کورتتر لە زستانە ئەبێتە هۆی وشکبوونەوەی نەخۆشەکە. بۆیە ئەبێ خەڵک هۆشیار بێ ئەگەر هات و تووشی چەند حاڵەتێک بوو چی پێویستە لە سەری بیکە. یەکەم پێویستە لە سەری کە ڕێژەیەکی زۆر باش ئاو بخواتەوە. پێکاتێکمانی ئەم پێکاتەی دێکسترۆلایت بە نمونە ئەو گیراوەی کە ئەگیرێتەوە خوڕێتەوە لە بوونی سکچوون و ڕشانەوە ئەمە زۆر بەسوودە کە نەخۆشەکە بتوانێت بەکاری بهێنێ. وەگەر هات و حاڵەتەکە چەند کاتێکی خایەن زیاتر بوو لەوەی کە نەخۆشەکە تەحملی بکە و چاک نەبوویەوە، لەو کاتەیە پێویستمان بۆیە کە نەخۆشەکە پزیشک بیبینێ، هەڵسەنگاندنی بۆ بکە، ڕێژەی وشکبوونەوەکەی دیاری بکات، چونکە بە پێی ڕێژەی وشکبوونەوەکە ئێمە هێڵەکانی چارەسەرکردنمان ئەگۆڕێ. و ڕێنماییم دووهەمم بۆ خەڵک ئەوەیە کە لە پاکوتەمیزی زیاتر بکەن بەڕاستی لە دەست شۆردن لە بەکارهێنانی شتی یەکتر لەو کەسانەی کە پەتاکەیان هەیە سکچوون و ڕشانەوەکەیان هەیە دەست و لیک و ئەمانیان لە شتی ترنێن کە کەسانێکی تر دەستیان بەری کەوێت و بیگوازێتەوە بۆیان. ئامۆژگاری سێهەمم بۆ بینەرانی بەڕێز ئەوەیە بەکارهێنانی دەرمانی فلاجیل واتە میترۆنیدازۆڵ کە ئەمە زۆر هەڵەیە لە ئێستا ئەم دەرمانە کە ڕاستەخۆ هەر کەسێ ئازاری سکێ بێ یا ئەرشێتەوە یا چەند جارێک سکێچە یەکسەر ئەم دەرمانەیە دێتێت، چونکە ئەم دەرمانانە حاڵەتی تایبەتی هەیە کە بۆی بەکارەهێنرێ. و ئامۆژگاری چوارەمم بۆ بینەرانی خۆشەویست ئەوەیە لە کاتی بەکارهێنانی سەوزۆمیوە پێویستە زۆر بە جوانی بشۆرێتەوە و حەدل ئیمکان خواردنی دەرەوە کەمترین کات بەکاربهێنرێ و خواردنی سەردانە پۆشراو و خواردنێک کە سەوزە و شتی تیا بەکارهێنرێ کە احتیمالە باش نەشۆرێتەوە
کە احتیمالە بە ئاوێکی پاک نەشۆرێتەوە دوور بکەونەوە لەمانە کەوایە لە هەموو شتەکان گرنگتر ئەوەیە خواردنەوەی ڕێژەیەکی زۆر ئاو و خواردنەوەی مادەی گیراوەی مغەزی وەکو دێکسڕۆلایت ئەمانە بەکاربهێنرێ و ئەگەر هاتوو ڕێژە سکچوونەکەی ڕشانەوەکەی بەرەو زیاتر چوو پێویستە پزیشک بیبینێ بۆ ئەوەی لە پێش ئەوەی تووشی مشکلەی سکچوون بێ کە بەهۆی وشکبوونەوە دروستە بێ لە پێش ئەوە حاڵەتەکەی تۆمار بکرێت و عیلاجی تایبەتی بۆ بکرێت هەتا ئینشاءالله ئەم نەخۆشیە بە سەلامەتی تێپەڕێت.